سڵاو ڕێز خۆشەویستیم هاوڕێنی خۆشەویستیم یەکەم ترێلەری فەرمی یاری کاڵ ئۆف دیوتی مۆدرن وارفێر 2 لە ئینتەرنێت بڵاو کرایەوە یەکجار خۆشحاڵم هاوڕانی خۆشەویستم بێکەوە بۆ یەکەم جار سەیری دەکەین دواتر تەواوی ئەو زانیاریانەی پێویستە لەسەر یاریەکەی بزانین و نرخی چەندە و ماسفۆتەکانی چیە مەڵتیپلەیەرەکەی چی تێدایە چیرۆکەی بەستەکە و مۆدێکی نوێی هەیە بە ناوی ساند بۆکس کە چەند ماوەیەکە جێی پێکرایە بێکەوە تەماشای هەموو شتێک دەکەین سەرتا بزانین ترێلەکەی چییە لە کای ترێلەکەی قسە زۆر ناکەم ترێلەکە دەبینین دوایە برێکداونێکی سەریعی لە بۆ دەکەم دوایە زانیاریەکان بە تەواوەتی بۆتان باز دەکەم با یەکسەر دەست پێ بکەین Call of Duty Modern Warfare 2 اوكي ايران كده لا ايرانيه چه بنيرين دقمان كابتن برايس اوكي ميوزيكش خوشه واو جير او اوكي دري شوينه كاين اوه Going dark. Acum Modern Warfare 2019. اوكي دري ايران چۆن ئەچەکەی بەدەست گەیشتە درێ یان رووسیا پەیدایە ئەمە پەیماندایە درێ پێویستیم ئەمە سوپایە جوان بەو دیمەنە ئەو قواتی مەکسیکیشمان هەیە ئۆکەی Van Hejos. Okay, 28 دە بڵاو دەکرێتەوە. Okay, دەڵێگە پریۆردەری بکەی ئۆپن بیتایەکەی وەردەگری. Okay, هاوڕێنی خۆشەویستم ترێلەکەی زۆر سەنجاشە بەڵام پێم وابی ئەو ترێلە تەنیا لە کامپەینەکە وەرگیرەیە. پێم وابی شەوی پێنجشەممە لە گەیم فێست ترێلەری مەڵتیپلەیەرەکە و مۆدە نوێیەکەش دەبینین سەرەتا ئەو شتێک کە تێگەیشتم چیرۆکە پەیوەندی بە ئێرانەوە هەیە لە ئێران چەکێک داخوا دزەی پێکرایە یاخود چەکێک دەزانن ئەمریکا دەزانین کە هەیتی یاخود سوپاوە پەیمانە لەبەرەوەی کاپتن پرایس بەخۆی بریتانیا لە سوپای بەریتانیا و کاکتەرێکی نوێشمان هەیە کاپنێکی نوێمان هەیە کە مەکسیکیە ئۆکەی بەڵام ئەوەی سەرنجڕات شەم دیمەنی ئێرە بوو ئەگەر سیرکەین لێرە دیمەنی ژێر ئاومان هەیە بەبزان پێم وابی دوایین یاری کە ژێر ئاوی تێدا بوو بەو شێوازە بلاک ئۆپس بوو پێم وابی لەمێژە ژێر ئاو نلیتە شەڕکردن لە ژێر ئاو لەناو کاڵ ئۆف دیوتی لەوانەیە هەڵەبم بەس پێم وابی ئەوە میکانیکەکی نوێ لە بۆ یاریەکەی دەگەڕێتەوە ئەو کاپتن پرایسە دەگەڕێتەوە و ئێستا معلومات زیاتریشتیان پێ دەڵێن لەسەری بزانین چیت کەمان هەیە ئۆکەی ئەوە لێرە تاقمەکە ئەو گۆستیش دەگەڕێتەوە بێگومان چکەم مۆدرن وارفەرە گۆز دەبی بگەڕێتەوە کاکتەر دڵخوازەکەی هەمووان دیمەنەکە لێرە دیمەنش زۆر زۆر جوانە گەوین دارک لێرە ئەو دیمەنە زۆر جوان و کەلەر پاڵێتەکەم زۆر بەدڵ ڕنگانێک کە بەکارهێنێ یەکجار بە کاڵ ئۆف دیوتی مۆدرن وارفێر دەچی 2019 کە شتێکی زۆر زۆر باش کە لە یاریە باشەکان لێرکوانە ئەو چەکەکە سیلاحەکە هەر شتێکە کە دەیبینن ئەوانە سوپرایز بووینە دەڵێ چۆن ئێران دەستی بەو شتێک گەیشتیە شاو عەلەمی بریتانیا لەسەر چکە ئۆپسن بەڵام هەر سوپای هاوپەیمانن دەڵێن یان ڕووسەکان بە ئێرانی دایە و چەکە یاخود ئەو شتە یان ئێمە مەقسەدیان ئەمریکی سوپای هاوپەیمانانە ئەمریکا و ئەو وڵاتانی کە بێکەوە لە دژی ئێران و ڕووسیا بە شەڕ دەکەن بەردەوە ئۆکەی یەک لە مەرحەلەکان پێم وابێ هەلیکۆپتەری تێدایە و زۆر بە مۆدرن وارفەر یەکیش دەسی لە ڕووی گیم پلیش توێت لە گیم پلیەکەی بە شێوازی جوان نیشان نەدرێە بەڵام لە ڕووی گرافیک شەوە پێم وابێ ئینجینەشی نوێیان بەکارهێنەیە کە دەڵێن سەرجەم یاریەکانی کاڵ ئۆف دیوتی لە داهاتوو ئەو ئینجینە بەکاردێنی چیت کە مای باسکەین ئۆکەی ئەوە لە نایت ڤیژنەکەمان هەر هەیە لە مۆدرن وارفەر 2019 نایت ڤیژن هەبوو ئەو چۆن دەڵێ چاویلگا شەویەکی دەیبەستن
ئەو دیمەنەزە بە مۆدرن وارفێر 2 کۆن دەچین ئۆکەی دەڵێ لەگە سوپای مەکسیکی ئێستا ئەنگۆ برانە ئەو چ شارەکە نازانم چ شارەکەەوە بەڵام کە دیمەی ناوشاریشمان هەیە شەڕی ناوشار مۆدرن وارفێری مۆدرن وارفێر دەبی ناوشاریش تێداوی ئەوکەی هاوڕێیان بینەسە بلۆگ پۆستەکە کە ئاکتیڤیژن خۆی بڵاوی کردیتەوە لەسەر یاریەکەی بزانین چیان نووسیە و ئەو شتانی تێ بگەم بۆتان دەکەمەوە کوردی ئۆکەی ئاشاکردنی یاری مۆدرن وارفێر 2 A new era وەرزشی نوێ دەست پێ دەکا The sequel دەرێ بەشی دووەمی یەکێ لە یاریە Call of Duty-ەکەی کە ڕیکۆردی جیهانی شکان بەڕێوێ لە 28 دا بڵاو دەکرێتەوە چیرۆکی تاسک فۆرسی 131 دەجارتەوە سکوادە بەناو بانگەکە کە لە مۆدرن وارفێر یەکیش بەشدار بوون و بێگومان کاراکتەری نوێتریشی تێدایە Infinity Ward بەرهەمی هینەیە has left no stone unturned to create a new heart-pounding experience for players. Infinity Ward بەرهەمی هینەیە دەڵێ global campaign واتە لە چەندین وڵات کامپینەکەی تێدایە چیرۆکەی تێدایە world class multiplayer زۆر ڕاقیش تێدایە and evolve special ops experience ئۆکێ لە 2019 Infinity Ward ینی مۆدرن وارفێر 2019 special ops تێدا بوو spec ops لێرەش تێدایە spec ops یاخۆ special ops بۆچی multiplayer بەڵام لۆکاڵیە واتە ئۆنلاین نییە دەتوانین لەگەڵ خۆت بە تەنیا مەسەن ڕوبەڕووی چۆن دەڵێ لا شاوێک لە دژمن ببیەوە بەردەوام لە شوێنێکی دیاریکراوە لە بۆ دێندەی بیان کوژی چۆن دەڵێ مۆدێکی تایبەتە و بەدڵم بوو بەڵام بە تەنیا زۆر قورسە زۆر قورس دەبێت ئۆکێ a new era ئۆکێ بزانین ئەو شتا گەورانەی کە تێدایە لە مۆدرن وارفێر 2 تێدایە Call of Duty is taking generation leap forward کە دەڵێ تەکنەلۆژیایی بەکارهێنانی دروستکردن و شتانە زۆر دەبەنە پێش ئاشارین new era سەردەمێکی نوێ دەست پێ دەکا all it began with Modern Warfare 2 لە Modern Warfare 2 دەست پێ دەکا which is ئۆکێ دەڵێ گەورەترین یاریە لە مێژووی یاریەکانی Call of Duty کە هەموو جارێ قسە دەکەن state of the art experience دەڵێ ئەزمونێکی ناوازەی سەردەمیانە و reshape frame serious appeal Call of Duty player everywhere دەڵێ ئۆکێ بەبەستیانەوەیە لەو Call of Duty-ەوە ئیدی ستایلی کارکردنیان بەو شێوازە دەبێت چونکە بەڕاستی ئەوە دوای یاری Call of Duty کە ساڵانە بڵاو بکرێتەوە ئیدی ساڵی داهاتوو Call of Duty زەبەلەحمان نابی لەوانەیە ریمەیکە ڕیماستەرە شتێکمانەی بەڵام زەبەلەحمان نابی تا 2023 ئەو کاتی کە Xbox دەیکردەوە ئۆکێ ئەو شتانێک کە تێدایە دەڵێ بەشی دووەمی یاری مۆدرن وارفێری 2019 ئەومان دەزانی لە 28 دا بڵاو دەکرێتەوە Warzone 2 بە فەرمی لە کۆتایی ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە Warzone 2 واتە Warzone-ی تەواو نوێ دەنگۆیەکی گەورە هەبوو کە Warzone لە بۆ تەنیا لە بۆ کۆنسۆلی ئێستا دێ بەڵام پێدەچی Warzone 2 لە بۆ کۆنسۆلی کۆنیش بێ ئێستا بزانین یەکوانەتی دایانە ئۆکێ دەڵێ all new mobile experience that will bring Call of Duty Warzone to players on the go is in development دەڵێ یاری Call of Duty Warzone-ایش لە بۆ مۆبایلیش دێم هەمان ئەو یاری کە لێکوانە نیشانیاندا وەکو Warzone کە تێدایە لە یاری نیشاندا بەزان تێدایە لە بۆ مۆبایلیش دێ one unified engine across the franchise beginning with Modern Warfare 2 and Warzone 2 okay ئینجینێکی نوێیان هەیە پێدەوترێت unified engine ئەتە پرۆگرامی کە یاریەکانی Call of Duty پێ دروست دەکەن لەمە پاش گرافیکی Call of Duty لەو ستایلەی دەبێت واتە زۆر گۆڕانکاری بەسەردانایە چونکە لە Call of Duty Modern Warfare 2 و لەگە Warzone 2 دەستیان پێکردێ بەو ئینجینەی یاریەکان دروست دەکەن ریکۆچێت ئەنتی-چیت بزەبت نازانمەوەکو دەخینرێتەوە بەڵام ئەنتی-چیتێکی نوێی نێواتە و سیستەمێکی لێ ناگەڕ یاریەکە هاک بکرێت لە مۆدی ئۆنلاین و وەرزۆنی دڵ سیستەمەکی هاچی نوێماندانێ هاکردنێکی نوێماندانێت کە کەس نەتوانی هاچی بکە ئەوەشیان باس کردیە Call of Duty is coming back to Steam on PC starting with Call of Duty Modern Warfare 2 ئۆکێ دەرێت لەو یاریەوە ئیدی یاریەکانی Call of Duty داگەڕێنەوە سەر Steam پێشتر یاریەکان تەنیا لە براوزەری یاخود لە لانچەری باتڵنێ دەتوانین داڵۆندی بکەیت لەسەر PC بەڵام دەرێت دەگاتەوە سەر Steam کە گەیمەرەی زۆری ئەکیدم ستیمی کۆمپیوتەری دڵیان پێ خۆش دەبێت ئۆکێ چەند سکرینشۆتێکی تێدایە campaign and special ops کامپینەکە چیرۆکەکە بەگشتی باسی جەماعەتی تاسک فۆرس 140 دەکەت کە لە بەش ڕابردووە وتم هەبوو دەرێ familiar heroes return to a new alliance
from a globe touching operation including mission in Europe, Asia and Americas. اوكي دڵێ مەرحەلەکانی یاریەکەی مەرحەلەکانی چیرۆچەکەی وەخود کامپینەکەی مشنەکان لە ئەوروپای دەبی وڵاتانی ئەوروپی وڵاتانی ئاسیا وەروە وڵاتانی ئەمریکاش تێیدا دەبی دەڵێ ئەو چیرۆکە لە ئەزمونێکی زۆر سەرنجاچێش دروست کرایە چەندین لێڤڵی جیاوازی تێدایە بۆ نێگە لێڤڵەکان ئۆفشۆر سیجە وەکوتم کەنار دەریای تێدایە underwater combat ئۆکێ بەدڵما underwater combat تێداوەتە شەڕکردن لە ژێر ئاو دەگەڕێتەوە لە بۆ یاریەکانی Call of Duty all out explosive assault from 30,000 feet above the enemy strongholds دەڵێ شەڕکردن لە ئاسمان تێدایە and high stakes low profile stealth mission in both plain sight and under the cover of darkness دەڵێ هەندێک مەرحەلەتی ستێڵتە واتە دەی بەهێمنی بە دزیم بە چۆن دەڵێ بە کاتم سەوتی یاری بکەی و هەندێک مەرحەلەش تێدایەکەوە لە تاریکایی دەبی چۆن لە نایت ڤیژنەکە دابنێ deploying alongside you iconic squad mates okay ئەو کەسانێک کە ڕۆڵە کارکتەرەکان چێنە team leader Captain John Price yes man my man Captain Price دەگەڕێتەوە Sergeant Kyle Garrick ئەوەش دەگەڕێتەوە و the lone wolf himself گورگە تەنیایەکە هەر بەخۆی fan favorite دڵخوازی هەمووان Simon Ghost Riley گۆستیش دەگەڕێتەوە لەگەڵ fearless Sergeant John سۆپیش دەگەڕێتەوە لەگەڵ کارکتەرێکی نوێ بە ناوی Colonel Alejandro Vargas کارکتەرێن مەکسیکێ نوێیەکەیە لە سپیشل فۆرسی مەکسیکان دێتن ئۆکەی کارکتەرێکی نوێ مەکسیکیمان هەیە کامپین لە پاش کامپینەکەی گەیمەران دەتوانن بە شێوی دووکەسی یاخود بە شێوی کوواپ مۆدی سپیشل ئۆپسی ئەنجام دەن سپێک ئۆپسی ئەنجام دەن کە وەک باسم کرد دواتریش دەتوانین لە بۆ خۆت وۆرلد کلاس مەڵتیپلەیەرەکە بکەیت مەڵتیپلەیەرەکە بزانین سە مەڵتیپلەیەر هیچی نوێ باز دەکەم ئۆکێ مەڵتیپلەیەرەکەی چۆن دەبی دەرێ نێکست جەنەرەیشنە واتە نەوەی داهاتوو دەبی هەرچەندە لە بۆ کۆنسۆلی ئێستاش دێ بەڵام مەبەستیان نێکست جەنەرەیشن مەسەلەن زۆر مهمیان کردیە those who pre-order dropping Call of Duty Modern Warfare 2 multiplayer at launch will be among the first to try out and level up the multiplayer based weapons explore wide range of maps and modes meet the international cast of operators and more ئەکە دەڵێ ئەگەر بێت و یاریەکە پری-ئۆردەر بکەیت لە سەرەتاوە لەو کاتێک کە بەردەست دەبی لە بۆ جەماعەتی کە پری-ئۆردەریان کردیە توانێت سەرەتاوە لێڤڵی خۆ زوو بەرزکەی ئەو شتانە ئەو دەفع دەکات زوو پری-ئۆردەری بکەیت بەڵام هیچ شتێک پری-ئۆردەر مەکەن تا کاتی دەرچوونێکی لە وەک کێشەشتی زۆر بی دوای پەشیمان بیەوە with new ways بزانین سەر یاریەکەش چەندە بەڕاست with new ways to play and numerous gameplay innovation including a revamped gunsmith that offers more customization than ever before. Modern Warfare 2 will hit the ground running on day one, ready to welcome newcomers and fierce competitors alike. دەرێ مەبەستەکە تعلیقەکە لە یاریەکانی دیکە دەرێ لە ڕۆژی یەکەم مەڵتیپلەیەرەکە بە کامل ئەشیا بەردەست دەبی واتە وەکو یاریەکانی تکردنیە دوای بە ئەپدەیت چارەسەری کێشەکانیان بکەن لە ڕۆژ یەکەمە بەردەست دەبی وە کۆمەڵە کەستمایزیشنیشێ مەبەستیان لە دەستکاریکردنی سیلاح و جلو بەرگ و تەرتیبات شتە دەرێ زۆرترین customization تێداوەتە زۆرترین دەستکاریکردنی سیلاح و شتی تێدایە the first to fight will also be well prepared for an incredible post-release calendar set to include a massive amount of free post-launch content drops features new maps modes blockbuster special events can't be missed کۆمەڵە ماپێکی نوێ لە خۆ دەگری ماپەکانیش دەرێ بەشەکی زۆریان بچی بلۆکبەستەرینە بلۆکبەستەر بەستیان وایە بلۆکبەستەر سپیشل ئیڤنتی دەبی وەکو چۆن لە وارزۆن یاخو لە فۆرتنایتی سپیشل ئیڤنت هەیە ئیڤنتی تایبەت هەیە بەو شێوازەی دەبی و مۆدی نوێمان زۆر زیاد کردیە بەڵام بزە بجارێ ئەوانە نازانین تاوەکو بە گەیمپڵەی دەبینین هەر لەو هەفتەی ئینشاءالله Modern Warfare 2 technically speaking starting with first debut more okay ئەوە چی نوێ تێدا نییە called truly immersive experience and realistic sound okay ئەوە میهمە دەڵێ جوانترین گرافیکی هەیە جوانترین یاخود لە ڕاستی چووترین گرافیک و ڕووناچی و دەنجی هەیە لە مێژووی یاریەکانی Call of Duty بێگومان دەبی وابێت لە بەروی هەرێکی نوێی Call of Dutyە بێگومان دەبی باشترین بێ ئەوانە هەمووی زیادەیە Warzone 2 okay Warzone شتێدایە
Warzone 2 feature new Modern Warfare system today's Warzone اوكي دەڵێ Warzone 2 بەشێک دەبی لە Modern Warfare 2 لە کۆتایی ئەوسا بەردەست دەبی بەڵام Warzone یەکیش هەردەمینێتەوە وەکو یاریشی جیاواز بەڵام دەتوانی ئەشیاکانی خۆت لە Warzone یەکی تحویلی Warzone 2 بکەی دەڵێ Infinity Ward لەگەڵ ستودیۆ Raven Software بێکەوە خەریکی دروستکردنی Warzone 2 چیت کەمان هەیە Okay, in addition, expect more intel on new sandbox mode and brand new player space as we get closer to launch. باسی ئەوم دەکرد sandbox مۆدی تێدایە واتە مۆدێکی تێدایە چۆن لە یاری Battlefield 2042 مۆدەک هەبوو بەناوی پۆرتال کە دەتوانی ماپی جیاواز و ماپی کەستەمایز دروست بکەی بە ئارەزووی خۆت لەوانەیە ساندبۆکس بۆ مۆد لێرە مەبەستیان ئەوە بی گێمەران کەستم ماچی دروست بکەن بە ماپی جیاواز بە جروبەرجی جیاواز بە قانون و یاسای جیاواز بۆ منە قانونەکەەوە فرندلی فایر هەبی مەسەڵەن بتوانیت تەقل لە هاوڕێکی خۆت بکەیت لە تیممەیتی خۆت بکەیت تاسە ڕێگە دەدا ماپە کۆنەکانی کاڵدیتی بەکاربین کەشتێکی زۆر سەرنجڕاکێشە هیوادارم زۆر سەرنجڕاکێش بی و ناوازەش بی ئۆکەی پێم وابی زۆر بەشتەکانم باس کرد بەس بزانین سعری بە چەندە چونکە بەڕاستی زۆر گرینگە بزانی سعری چەندە اشتري اللعبة أو لعبة عربي عزمنا عربية أوكي أو فانغارد مان نايا بريمن فانغارد مان ناويتن where are you Call of Duty ما Call of Duty بكينوا بين أو ياري بكرين شهر إعداد حساب جديد دوناتان بكرم لعنة تويتري مجال ما بدنه تويتر تان بي نشان هذا متى دي كمان okay here we go where's pre-order okay oh pre-order زين سعري تندا بس بلاي ستيشني اوكي كروس جين مان هي فولت اديشن مان هي فولت اديشن كده جوست ليجاسي باك كده ليجال كاستمايزو 10 ساعات دبل اكس بي كده كروس جين بندل بيكمان كروس جين كده بكري فيرجني بلاي بينزي بكري كروس جين كده كري بس دي التانية دوان بردسختين فيرجني بلاي تساري بديا شتشوه اوكي سيلكت سعری چەندە not available to purchase بەردەست نییە باشە ئەی ئەگەر بینەوە سەر بەردەست نییە جارێ بینە سەر ستیمی لە ستیمی بە چەندە لێرەش بەردەست نەخرەیە coming نەوتە سعرەکەی هاوڕێن $70 yes لەسەر ستیمی بە $70 کەواتە نرخی یاریەکەی $70 ئۆکەی ڤێژنی پلەی چاری بە چەندیە ڤێژنی پلەی چارمان پێ ناڵێ لەبەرەوەی پلەی ستیشنی نابتەوە بەڵام بزانین ئێکس بۆکسەکە دەبتەوە ئۆکەی نرخە هەرزانەکەمان پێ بڵێت کەیە مایکرۆسۆفت پلەی ستیشنی نازانم لەبەر چن ناکرێتەوە یانیش دایانە نایە ئۆکەی دایانە نایە جارێ مایکرۆسۆفت داینایە $70 yes cross gen bundle ئەدی ڤێژنی Xbox One ئاسایی دەی بە چەند بی دەبی تێدابی بزانین ستەڵێ مایکرۆسۆفت شەرمەزارمان مەکە مایکرۆسۆفت not available separately okay بەس ڤێژنی $70 تێدایە ڤێژنەکەیت کە available نییە بەتەنیا Modern Warfare 2 بەبێ کڕۆس جێنەکە لەو پلەی چار و لە بۆ Xbox One و Xbox Series یان پلەی چار و پلەی 5 ئەوە تاوی زانیاریەکان بوو لەسەر یاری Call of Duty Modern Warfare 2 تەنیا ئەوەندە زانیاریە بەردەستەکە لە بۆم باس کردن هیوادارم سوتانە ڤیدیۆکەی وەگربی چاوتان ماز دەکەم تا ڤیدیۆیەکی دیکە خوداتان لەگەڵ